هەفتەی 12 خولی پلەیەکەکانی کوردستان لە یاریەکی گەرم و گوڕدا و لە کەشێکی ساردا لە ناو ئاپۆڕای هاندەرانیدا ڕانیا دێربی ڕاپەڕینی لە قەڵاتزێ بردەوە. لە گێمی یەکەمدا هەردوو لە بەهێرشبردن دەستیان پێکرد و هەوڵی تۆمارکردنی گۆڵیان دەدا. یاریزانانی ڕانیا باشتر دەردەکەوتن لە کۆتایی گێمی یەکەمدا با سوودوەرگرتێن لا لێدانی گۆشە کاردۆس چاوی گۆڵێکی بۆ ڕانیە تۆمار کرد و ڕانیەی بە گۆڵێک پێشخست. تا کۆتایی گێمی یەکەم ئەنجامەکە بەم شێوەیە مایەوە و گێمی یەکەم 1-0 لا بەرژەوەندی ڕانیا کۆتایی پێهات. لە گێمی دووەمی یاریەکەدا یاریزانانی قەڵاتزێ هەوڵی یەکسانکردنەوەی یاریەکەیان دەدا، بەڵام هەوڵەکانیان بێ ئاکام بوو. با پێچەوانەوە یاریزانانی ڕانیا باشتر دەبیندران، توانیان 2 گۆڵی 1 لە دوای یەک لە خولەکی 75 و 76 یاریەکەدا تۆمار بکەن و هێندەی تر ئەرکی یاریزانانی قەڵاتزێ قورستر بوو. سەرنجام تا کۆتایی یاریەکە بەم شێوەیە مایەوە و ڕانیا بە ئەنجامی 3-0 یاریەکەی بردەوە. لە دوای یاریەکە دەستەی سەرپەرشتیارانی یانەی قەڵاتزێ تانەیان لا بەڕێوەچوونی یاریەکە هەبوو. گۆڵپارێزی یانەی قەڵاتزێش دەڵێت پێش یاریەکە بۆ ماوەیەک لەبەر دەرگای یاریگا چاوەڕێیان کردووە و دەرگایان بۆ نەکراوەتەوە. ئەمەش کاریگەری دەرونی لەسەر یاریزانان دروست کردووە. هێوادارانی ڕانیە بە قەڵاتزێ دوست دشمن نییە ئەزانێ، یعنی ئینشاءالله ئەو نادیڤەرە قەڵاتزێ میهمان قەڵاتزە. دلیل باختمون این بود که از اول بازی آقا ما اومدیم تو ورزشگاه همینجوری جنگ نگذاشتن بیایم تو، نگذاشتن بیایم تو رخشن، فقط فوش به من میدادن. اونجا اینقدر فوش به من میدادن اون پشت سر. پێشەوە کە بینە ساحەکە بەرگریان نەکرد، هەروە بوو ئێمە ساعت 1 و چارەکە لەبەر دەرگامون دەرگایان ناکردە بۆ ئێمە. جالەوە شەخسەی ناخۆشینی زۆر بوو. دیارە خاڵی بەهێزی سەرکەوتنی ئێمە لە بەرامبەر یانەی قەڵاتزێ هەموو دەزانن ئێمە وەکو یانەی ڕانی لە قۆناغی دوم ئەرکمان زۆر قورس بوو، بە حکمیەوەی کە یاریمان لەگە سەرجەم ئەوی تیپانەما بوو کە لە پێشەوەی ئێمەن و بە خاڵ لە پێ 4 خاڵ و 5 خاڵ لە پێش ئێمەون. بەڵام سوپاس بۆ خوای گەورە لەگەڵ ئەو یانانەی پێشەوە توانیمان ئاستەکی زۆر باش پێشکەش بکەین بە پاڵپشتی هاندەران و ئەو ئامادەکاریانەی کە دەستەی کارجێڕی و ستافی هونەری کردوویەتی. سوپاس بۆ خوای گەورە هۆکاری یەکەم ئێمە بە پاڵپشتی هاندەران و پشتیوان بە دەستەی بەڕێوەبەر و یاریزانەکان و ستافی ڕاهێنەران توانیمان کە ئەو سێ خاڵە لەناو ساحەی خۆمان بەدەست بێنین. یانەی ڕانیا پاڵپشت بە هاندەرانی ئەم ساڵ توانیویەتی ئەنجامێکی زۆر باش بەدەست بهێنێت. ئەمڕۆژ توانی لە ناو ئاپۆڕای هاندەرانیدا 3-0 لە قەڵاتزێ بباتەوە. بەم ئەنجامەش ڕانیا کۆی خاڵەکانی بەرز کردەوە بۆ 18 خاڵ و قەڵاتزێژ لە شوێنی خۆی مایەوە و کۆی خاڵەکانی 16 خاڵە لە خولی پلەیەکەکانی کوردستان. لە یاریگای ئازادەڕەش لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.